سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ دەکەم. عێراق هێز دەنێرێتە سنوورەکانی هەرێمی کوردستان. مامۆستاین و فەرمانبەران بایکۆت دەکەن و ڕۆژی شەممە خۆپیشاندان ئەنجام دەدرێت. پەرلەمانتارێک زانیاری لەبارەی ناردنی دەیان تریلیۆن دینار لە بەغداوە بۆ هەرێم ئاشکرا دەکات. لە کۆبوونەوەی ئەمڕۆی هاوینە هەواری دووکان کە لەسەر دەست پێشخەری بابڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بووە لەگەڵ کەسی یەکەمی لایەنە سیاسیەکان جگە لە پارتی کۆمەڵێک پرسی گرنگ باسکراوە. لە کۆبوونەوەکەدا کە ئەمڕۆ پێنجشەممە ئەنجام درا گفتوگۆ لەسەر چەند تەوەرێک کراوە دیارترینیان دروستکردنی ئەنجومەنی باڵای سیاسی هاوشێوەی بەرەی کوردستانی جاران بۆ پرسە نیشتیمانیەکان ئەنجومەنەکە بڕیار بدەن نەک حیزبەکان. شارپرێز لە زاری سەرچاوەیەکی ئاگادارەوە زانیاری ئەوەی دەستکەوتووە هەموو لایەنە سیاسیەکان لەسەر دروستکردنی ئەنجومەنەکە کۆک بوون، بەڵام داوایان کردووە لەگەڵ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی حیزبەکانیان باسی بکەن هاوکات پارتی دیموکراتی کوردستانیش بەشێک بێت لە ئەنجومەنەکە و بەشدار بێت. بافڵ تاڵەبانی لەو کۆبوونەوەیدا باسی کێشەکانی هەولێر و سلێمانی کردووە و وتوێتی من ئامادەم سندوقێک بۆ داهاتی نیشتیمانی دروست بکرێت مادەم پارتی پێی وایە داهاتی سلێمانی دیار نامێنێت کۆی داهاتی هەرێم بخرێتە ئەو سندوقەوە و دواتر بە یەکسانی بەسەر پارێزگاکاندا دابەش بکرێت. سەبارەت بە هێرشەکانی ئێران و تورکیا شارپرێز زانیوەتی بەشداربوون بڕیاردانیان لەسەر پرسەکە هەڵگرتووە بۆ پێکێنانی ئەنجومەنی باڵای سیاسی. ئێوارەی دوێنێ ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی بە سەرۆکایەتی محەممەد شیاع سۆدانی سەرۆکوەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بە ئامادەبوونی سەرۆک ئەرکانی پێشمەرگە کۆبەوە. لە کۆبوونەوەکەدا پلانێکی سەربازیان پەسەند کرد. باپی پلانەکەش هێزەکانی پاسەوانی سنوور بە درێژایی سنوورەکانی عێراق و ئێران بڵاویان پێدەکرێت. لە کۆبوونەوەکەدا گفتوگۆکرا لەبارەی دەستدرێژی و پێشنکاریەکانی وڵاتانی ئێران و تورکیا بۆ سەر سنوورەکانی عێراق، تۆپباران و بردومانی ناوچەکانی هەرێمی کوردستان کە بوونەتە هۆی نانەوەی پشێوی و ترس لە ناوچە سنووریەکان و زیانگەیاندن بە مڵک و ماڵی هاوڵاتیان. لە چوارچەوەی هەوڵەکان بۆ ڕاگررتنی و هێرشانە ئەنجومەنی وەزاری ژمارەیەک بڕیاری دەرکرد یەکێک لە بڕیارەکانیش دانانی پلانێکە بۆ دووبارە بڵاوپێکردنی هێزەکانی پاسەوانی سنووری عێراق بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی خاڵی سفر بە درێژایی سنوورەکانی عێراق لەگەڵ ئێران و تورکیا. هەروەها بڕیاریشدراوە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگە بکرێت بۆ جێبەجێکردنی بڕگەکانی کۆبوونەوەکە و بڵاوپێکردنی هێزی پاسەوانی سنوور بە ئامانجی یەخستنی هەوڵە نیشتیمانیەکان بۆ پارێزگاریکردن لە سنوورەکانی عێراق. بەهۆی بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنەمەوەنیدا بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی سلێمانی بڕیاریاندا ڕۆژی شەممە خۆپیشاندان ئەنجام بدەن و بایکۆتی دەوام بکەن. لە بەرامبەر بڕیارێکی حکوومەتی هەرێم تایبەت بە پلێبەرزکردنەوەی تەنها ئەو فەرمانبەر و مامۆستایانی کە چالاکن و پێویستن ئەمڕۆ بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران ئەم بڕیارەی حکوومەتیان ڕەتکردەوە و لە کۆنگرێکی ڕۆژنەمەوەنیدا ڕایانگەیاند ڕۆژی شەممە خۆپیشاندانی سەرتاسەری مامۆستایان و فەرمانبەران لەسەر جەمشار و شارۆچکەکان بەڕێوە دەچێت و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیش دەکەن. لە کۆنگرەکەدا ئاماژەیان بەوە کرد لە ئێستادا بەپێی بڕیارێکی نوێی حکوومەتی هەرێم ستەمێکی ئاشکرا لە زۆربەی موچەخۆران دەکرێت و ئێمە ئەو بڕیارە ڕەت دەکەینەوە. بۆیە بڕیارمەنداوە کە ڕۆژی شەممە لەسەر جەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندانی سەرتاسەری بەڕێوە بچێت تا ئەو کاتەی پێداچوونەوە بۆ بڕیارەدا دەکرێت. ئەمە لە کاتێکدایە ماوەی 7 ساڵە پلێبەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان ڕاگیرەوە. لە نوێترین بڕیاری حکوومەتی هەرێم سەبارەت بە پلێبەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایانیشدا هاتووە تەنها پلەی ئەو فەرمانبەر و مامۆستایانە بەرز دەکرێتەوە کە چالاکن و پێویستن بۆ بەشەکانی خۆیان. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای دەکات حکوومەتی عێراق لە ماوەی 16 ساڵدا بڕی 87 تریلیۆن دیناری بۆ هەرێمی کوردستان ڕەوانە کردووە.
حکوومەتی هەرێمی کوردستانیش لەو ماوەیەدا بە بەهای 72 تریلیۆن دینار نەوتی فرۆشتووە. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە با بڕی 72 تریلیۆن دینار نەوتی فرۆشتووە. سەرەڕای ئەم پارە خەیاڵیە کە دەکاتە 160 تریلیۆن دینار جگە لە داهاتی ناوخۆ کەچی دەوترێت هەرێم قەرزارە و تووشی قەیران بووە. ئاماژەی بۆش کردووە حکوومەتی عێراق لە ساڵی 2005 تاوەکو ساڵی 2021 بڕی 87 تریلیۆن و 859 ملیار دیناری بۆ حکوومەتی هەرێم ناردووە. ئەوەشی ئاشکرا کردووە بە پێی نووسراوی وەزارەتی نەوتی عێراق بە پێی داتاکانی کۆمپانیای سۆمۆ حکوومەتی هەرێم لە ساڵی 2014 تاوەکو کۆتایی ساڵی 2021 لە ڕێگەی مینای جیهانەوە لە دەرەوەی سۆمۆ بە تێکڕابایی 72 تریلیۆن و 157 ملیار دینار نەوتی فرۆشتووە. دەژڵێت جگە لە داهاتی ناوخۆ هێشتا حکوومەت دەڵێت هەرێم قەرزارە و تووشی قەیران بووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربە.